سەلام عەلەیکوم ئینشاءالله هەموو لایەک باشە بن. لە ئەڵقەی چوارەمی زنجیرەی ئیسلام پەرسەندن باز لە بابەتێکی ترەکەم، ئەویش ئەخلاقە. ئایا باڵێن بابەتی ئەخلاق چی بەسەر دێ باڵێن لە نێو چوارچێوەی پەرسەندندا، و ئەمە بێتە هۆی باڵێن دروستبوونی کێشەیەک بۆ مەفهومە دینیەکە دەربارەی ئەخلاق. ئینشاءڵڵا پوختەیەکی زۆر خێرا دەربارەی بابەتە باسەکەم کە بۆچی پەرەسەندن با بڵێن لەبارەی ئەخلاقەوە نابێتە کێشەیەک بۆ باڵی مەفهومە دینیەکە. وەک هەموو جارێ بە وتەیەک دەست پێ یەکەم، وتەکەی مایکل ڕووسە، فەیلسوفێکی بایۆلۆجیە دەربارەی با بڵێن پەرەسەندن و پەرسەندنی سایکۆلۆژیە ئەو بابەتانە نووسێ. ئەڵێت ئەخلاق خۆگونجاندنێکی بایۆلۆجیە، هەروەکو بوونی دەست و قاچ و ددانەکان ڕەچاوکراوە وەک کۆمەڵە پاسەوهێنانەوەیەکی عەقڵانی دەربارەی شتێک. ئەخلاق وەهمە. نرخی ئەو قسانە ئازانم کە کەسێک دەڵێت دراوسێکانمان و خۆمان خۆشە بێ، وازانە ناوان ئاماژە بە سەر و پشتەوەی خۆیانە دەن. لەگەڵ ئەمانەشدا ئەم ئاماژە پێدانانە لە ڕاستیدا بێبنەمان. ئەخلاق تەنها یارمەتیەکە بۆمانەوە وەچەخستنەوە. جگە لەمە هەر مانایەکی قوڵتر بدەیت بە ئەخلاق وەهمێک زیاتر نییە. پێم وابێت لەم قسە ینی هەنێ شت ڕوون ئەبێتەوە کە پەرسەندن بە شێوەیەک لە شێوەکان مەفهوم و چەمکی ئەخلاق کە لی تێگەیشتین بە شێوەیەک لە شێوەکان لە ناوێ بات و بەوە هەم ناوی ئەبا، و لە ڕوانگەی با بڵێن مانەوە لە ژیانەوە وەک پێویستی و خۆگونجاندنێک بۆ مانەوە لە ژیان با بڵێن ئەخلاق ئەبینێ. جا بۆیە هەروەک لە قسەکەی مایکل ڕووسۆ دیارە ئەڵێ مەسەڵەن چۆن دەست و قاچ و ددانەکانە هەیە و با بڵێن پەرەیان سەندووە لە بەرامبەر با بڵێن ئەو زەختانەی کە لە مێژووی پەرەسەندنە دووچاریان بووەتەوە، بۆیە ئەمانیش بەم شێوە پەریان سندووە. ئەخلاقیش هەر هەمان شێوەیە، یعنی وەک بڵێ جەوهەرێکی حەقیقی نییە. بینە سەر یەکێک لەو بابەتانە. طبعا داروینیزم هەروەکو لە ئەڵقەی یەکەما وتم پەرەسەندن دانیێڵ دێنێت بە وەک بڵێ بە یونیڤەرسەڵ ئەسید ناویە هێنێ، وەک بڵێ تێزابێکی جیهانی. واتە داروینیزم تەنها بریتی نییە لە گۆڕانێکی با بڵین جەستەی وەکو دەست و قاچ و گوێ، نە، بەڵکو جێبەجێبێ بەسەر هەموو شتێکە. دا چەمکێکمان هەیە پێوترێت سۆشیال داروینیزم، کە ئەم چەمکات واین بڵێن جێبەجێکردنی داروینیزم بوو بەسەر لایەنەکانی تری ژیان، یاخود واتە بابەتەکە چۆ دەروی زانست، مەسەلەن جێبەجێکردنی بوو لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیاسیەوە، کۆمەڵایەتیەوە. جا سۆشیال داروینیزم زیاتر لە سەدەی 19 و با بڵین سەدەی 20 داباو بوو. ئەوانەی کە زۆر بەرگریکار بوون لە یەکێک لەوانە هەربەرت سپێنسەر بوو. بە کورتیەکەی سۆشیال داروینیزم ئەڵێتی ئەڵێ یاساکانی با بڵێن پەرەسەندن و تایبەتیش با بڵێن بە میکانیزمێکی داروینیانە هەڵبژاردننی سروشتی جێبەجێ ئەبێ جێبەجێ بکرێ بەسەر هەموو شتێکە، و ئەمەش زیاتر با بڵێن لایەن با بڵێن دەوڵەت و حکومەت و لایەنە سیاسیەکان و زیاتر بەکارە هاو بۆ ئەوەی با بڵێن ئامانجەکانی خۆیان لینگە پێکەن، وەکو ئیمپریالیزم و یاخود بەکارە هێنرا بۆ ڕەگەزپەرستی. بێوەیە بەشێکی با بڵێن یاخود توخمێکی گرنگی ئەم سۆشیال داروینیزمە ئیوجێنیک بوو. ئیوجێنیک چی بوو؟ ئیوجێنیک ئەتوانین بڵێن بریتیە وەک لەوەی چۆن هەڵبژانی سروشتی ئەو زیندەوەرانە باشتر ئەهێڵێتەوە کە دەتوانن زیاتر خۆیان بگونجێنن، هەوڵیان ئەدا با بڵێن زاناکان و ئەو کەسانی کە پشتگیریانە کرد هەوڵیانەدا با بڵێن خەڵکەکە بە شێوەیەک لە شێوەکان وە بڵێ پاکیان بکەنەوە. مەسەلەن کەسانێکان کێشەی جەستەییان هەیە یاخود نەخۆشن، کێشەکە مەسەلەن لە ڕووی عەقلیەوە بێ لە ڕووی جەستەییەوە بێ، هەوڵیان ئەدام زیندەوەرانەوە بڵێ بە شێوەیەک ئەم مرۆڤانە بە شێوەیەک لە شێوەکان کۆتاییان پێ بهێنرێ. بۆ نمونە لە ئەمریکا یاسایان دانا دەربارەی هاوسەرگیری، دەربارەی وەک بڵێ بە شێوەیەک لە شێوەکان ڕێگە بگرن لەو کەسانەی کە مەسەلەن نەخۆشی یاخود کێشەیان هەیە، یاخود لە ئەڵمانیای نازیەکانە جێبەجێکرا بەسەر خەڵکی ئەفریقایە، یعنی هەوڵیانەدا و مرۆڤانێک کە بۆ بڵێ کێشەیان هەیە بە شێوەیەک لە شێوەکان کۆتاییان پێ بهێنرێت، و با بڵێن مرۆڤە بەهێزەکان زیرەکەکان ئەمانە زاڵ بکرێن. طبعا ئەم چەمکانە و یاخود ئەم هەوڵانە کۆتاییان پێ هاتووە لە ئێستا، یان جێبەجێ ناکرێت، بەڵام لە سەدەی 19 و 20 زۆر باوبوو. جا هەر بەهۆی با بڵێن ئەم
توخمەشۆ زیاتر ڕەخنە لە پەرسەندنە گیرێ کە پەرسەندن بەکارەهێنرێت یعنی وەکو چەکێک وایە بەکارەهێنرێت بۆ لە ناوبردننی لاوازەکان یاخود بۆوانەی کە ناتوانن وە کەسانێکی ئاسایی باشتر بمێنەوە لە ژیانە. دواتر ئێمە چەمکێکمانەیە پێوترێت سۆشیۆبایۆلۆجی کە تقریبان تا ئەخیری باڵێن 1970ەکان تا 1970 ئەم چەمکە بوونی هەبوو. ئەم چەمکە دواتر گۆڕا بۆ پەرسەندنی سایکۆلۆژی وەک لە ئێستا شەهر ئەو چەمکەیە پێوترێت پەرسەندنی سایکۆلۆژی. پەرسەندنی سایکۆلۆژیەوە چی ئەڵێ باڵێن نەک تەنها جستە مەسەلەن دەستت پەرەیسەندووە، مێشکت پەرەیسەندووە، قاچت پەرەیسەندووە، بەڵکو ئەو ڕەفتار و بیرۆکە و هەستانەی کە هەتە هەر هەمووی با بڵێن لە ڕێی پەرسەندنی بایۆلۆجیەوە ببینرێت، هەوڵ بدرێت لە ڕووی پەرسەندنی بایۆلۆجیەوە تەفسیر بکرێن. بۆ نمونە بۆچی بە شێوەیەکی باڵێن دیاریکراو مرۆڤەکان ڕەفتارەکەن، بۆچی بە شێوەیەکی دیاریکراو بیرۆکەیەکیان هەیە، بۆچی بە شێوەیەکی دیاریکراو خاوەنی هەست و سۆزێکن. جا پەرسەندنی سایکۆلۆژی هەوڵایە هەموو ئەم شتانە ڕوون کات و تەفسیریان بکات لە ڕێگەی با بڵێن بنەمە بایۆلۆجیەکانەوە یاخود لە ڕێگوی مێژووی پەرسەندنەوە و ئەڵێت هەروەکو چۆن با بڵێن دەست بۆچی پێنج پەنجەی هەیە لەبەرەوەی بەو شێوەیە سوودی گەیاندووە پێمان تاوەکو بمێنین لە ژیان بە هەمان شێوەش ئەو ڕەفتارانەی ئەو ڕەفتار و بیرۆک و هەستانەی هەمانە ئەمڕۆ لە ڕابردووە سوودێکی مانەوەیان هەبوو بۆ باوانمان، جا بۆیە ئێستا ئێمە هەمانن. طبعاً بەڵام ئەم فیڵدە کێشەیەکی هەیە، ئەویش کاتێک مەسەلەن تەفسیرێکی دیاریکراوە هێنێ بۆ دیاردێکی دیاریکراوە یا بۆ ڕەفتارێکی دیاریکراو تێست ناکرێت. یعنی یەکێک لەو ڕخنە سەرەکیانەی کە دووچاریان فێڵدە بوو تۆ نەبوونی باڵێن گریمانەی تێست کراوە. یعنی بۆ نمونە هەر کاتێک ڕەفتارێک باسەکەین بۆ نمونە بۆچی مەسەلەن مرۆڤ بە شێوازێکی دیاریکراو ئەم شتەی خۆشەوێ یاخود بۆچی مرۆڤ ڕقی لەم شتەیە، ئەوە یەکسەر با بڵین پەرسەندن تەفسیرێکی بۆ هێنێ لە کاتێک ئەم تەفسیرەن ناتوانین بە هەڵی بخەینەوە. یعنی چۆن بزانین بەڕاست ئاوا بووە، یعنی بۆ نمونە گەر شتێکت بە شێوازێکی دیاریکراو ڕەفتارێ بکەی پەرسەندن تەفسیرێکێنێ، بەنەوعێکی تر بیکەی پەرسەندن تەفسیرێکێنێ، واتە هەر شتێ بکەی پەرسەندن تەفسیرێکی بۆی هەیە. ئەمەش کێشەی ئەوە دروستەکە کە چۆن بتوانین ئەم گریمانانە تێست بکەین یاخود چۆن بە هەڵەیان بخەینەوە کە بە هەڵەخستنەوەیکێکە با بڵین لە توخمەکانی ئەو شتێک چیش زانست جیاکاتوە لە زانستێکی ساختە. هەرچەندە مشتومڕ هەیە لەسەروی ئایامە ئەم توخمە جیاکەرەوەیکی باشی زانستە یاخودنا، بەڵام بەگشتی با بڵین فەیلسوفانی زانست بەکاری هێنن. جاکاوا بوو ئەم فیڵد ئەو کێشە زەقەی تایە. طبعاً یەکێک لەو توێژینەوانەی کە لە با بڵین لە دژی ئەم فیڵدە هەیە توێژینەوەکەی سوبرینا سمسە کە لە باڵین تایتڵی توێژینەوەکەم داناوە لە سەرچاوەکان. ئەڵێ چی؟ ئەڵێ بۆ نمونە ئەگەر بانگەشەی ئەوە بکەی ڕەفتارێکی دیاریکراوی مۆدێرن بۆ نمونە ناویانین X، بۆ نمونە مرۆڤانی ئێستا ڕەفتارێکیان هەیە ناویانین X، بڵێیت ئەم ڕەفتارە پێکاتێکی سایکۆلۆجی لە پشتووە، ناوی پێکاتە سایکۆلۆجیەکە با بڵین ئەڵێن Y، بەهۆی چیەوە ئەم پێکاتە سایکۆلۆژی دروست بووە؟ بەهۆی زەختێک یاخود پەستانێک لە مێژووی پەرسەندندا کە ناویانەی Z. ئەڵێ ئەگەر بانگەشەی شتێکی ئاوا بکەی ئەوە ئەبێت پیشانی بیکە بۆ ئەو با بڵێن Y کە بریتە لە پێکاتە سایکۆلۆجیەکە ئەبێتە هۆکاری ئەو ڕەفتارە مۆدێرنەی کە تایە با بڵێن بۆتە هۆکاری دروستبوونی ئەو پێکاتە سایکۆلۆژیە. جاکەوا بوو بەپێی با بڵین ئەم توێژەرە و ڕەخنەگران ئەم فیڵدا با بڵین ناتوانێت تێستی بانگەشەکانی کە. بە هەر حاڵ بابەتەکە ئەمڕۆ ئەوە نییە، بابەتەکە ئەمڕۆ باوا دابنین یعنی پەرسەندنی سایکۆلۆژی بە شێوەیەکی زۆر سەرکەوتووە توانێت تەفسیرەکان ڕوون بکاتەوە. ئایا ئەمە کێشە دروستەکە بۆ مەفهومی ئاینی یاخود نا؟ کاتێک باسی ئەخلاقیەت بابەتێکی با بڵین یەکسەر ئۆتۆماتیکی بەدوایەوێت، ئەویش ئەلترویزمە یاخود خۆ بە قوربانیکردن، واتە بڵین کەسێک یان زیندەوەری خۆی کاتە قوربانی کەسانێکی تر یا کەسێکی تر. ئایا پەرسەند نتوانێتەوە ڕوون کاتەوە؟ طبعاً هەندێک تەفسیر هێنراونەتە پێشەوە، بۆ نمونە
یەکێک لەوانە ئەوەی هامیلتۆنە کە بە یاسای هامیلتۆن ناسراوە پێشێوترێ ئینکلوسیڤ فیتنس بە پێی یاساکاڵەتی ئەڵێ جینەکان یەکەی هەڵبژاردن یاخود یونەتی هەڵبژاردنن واتە سروشت سلێکتیانەکە دیاریانەکە هەڵیانە بژێرێ ئەوە هاوکێشەیەکمان هەیە کارۆک و ئەیبینن ئاڕەکە بریتە لە چی؟ ئارەکە بریتە لە با بڵین لە پەیوەندی جەنەتیکی نێوان با بڵین تاکەکان بیەکە چییە؟ بیەکە سوودە بایۆلۆجیەکەیە کە ئەم دوانە گەورەترن لە سی چییە؟ نرخی با بڵین کردارەکەیە کردداری خۆ بە قوربانیدانەکە ئەگەر بێت و با بڵین ئاڕووی بیەکە گەورەتر بن لە سیەکە ئەوە و کاتە باڵین کردارە خۆ قوربانیدانەکە وەک بڵێ سوودێکی هەیە بۆ زیندەوەران بۆ گواستنەوەی جینەکان بۆنەوەی دواتر بۆ نمونە لە هەنگەکانە یاخود لە مێرولەکانە یەکێک خۆی کاتە قوربانی ئەوانی تر بۆ نمونە کاتێک زیندەوەرێکی ڕاوکەریە بۆ هەنگەکاندانی کەم پێوەیە یا تۆ خۆیەکە بە قوربانی یاسای هەمیلتۆن هەوڵایە ئەمانە ڕوون کاتەوە کاڵێ ڕاستە با بڵێن ئەو هەنگە خۆی ئەمرێ بەڵام مادام تاکە هەنگەکانی تر ینی هەر هەمان جینن هەر هەمان جۆرن و ئەوان پارێزراون و ئەتوانن با بڵین جینەکانیان بگەێننەوەی داهاتوو ئەوان بەلایەوە ئاسایی و خۆی کاتە قوربانی بەس ئەم یاسایش یاخود ئەم تێڕوانینش دووچاری ڕخ نەبووە و ینی لە ڕخنە باوەکانەوەیە کە پرۆسی و حسابکردنە زۆر قورسە ینی ئەو هاوکێشەیە بۆی جێبەجێکەی یانی چەندەها فاکتەر هەن کە واکەن با بڵین نەتوانین بە شێوێکی باش شتەکان حساب بکەین ئایا بی ئەتوانێت گەورەتر بێت لە سی یاخودنا جۆرێکی تر یاخود تەفسیرێکی تر هەیە کە پێوترێ ڕسیپرۆکل ئالترویزم خۆ بە قوربانیکردنی ئاڵ و گۆڕکراوە ئەمەیان مەبەست لی چییە؟ واتە مەسەلەن چاکەیەک لەگەڵەکەم تۆ دواترە بێت چاکەکەم بیتەوە بۆ نمونە قسێکی باو هەیە ئەڵێ من پشتتە خوێنم تۆش دوای پشتمە خوێنیتەوە یاخود بۆ نمونە زیندەوەرێکە چێ جەستەی زیندەوەرێکی گەورەتر لە خۆی پاکەکاتەوە خۆشی با بڵین ئەچێ و خوانانە ئەخوا کە بە جەستەی ئەوەن یاخود لە دانەکانی قرشە زیندەوەر یا ماسی وردیێت دانەکانی بۆ پاکات و خۆشی خوانەکانی ناو با بڵین نێوان دانەکانی قشەکە خوات بەڵام هەروەکو ینی ڕوون بۆ لە نمونونەکانە کاتێک ئێمە باس لە خۆ قوربانیدانەکەینەوە بەسمان لی ئەم نمونە و ڕفتارانە نییە جا بۆیە هەر زانایانی با بڵین بوارەکە بەم ڕفتاراناڵم پرۆسۆشیال واتە ڕفتارانێک کە لایانی کۆمەڵایەتی باشکە نەوەک بەو مانایی کە ئێمە باسی ئەخلاق و خۆ بە قوربانیدانەکەین ئەو مانایان هەبێنە بۆ نمونە ئێمە کاتی باسی خۆ قوربانیدانەکەین ینی نمونەیەک هەیە لەسەر مەسەلە کاڵێ پیرەژنێک بەڕووبارێک ئاپەڕێتەوە سێرەکە دوو پشکێک خەریکە ئەخنکێ جا پیرەژنەکەش یاخود ژنەکە دەستە با بۆ وێ دەری بێنە دوو پشکەکە هەر پێوەیە ئەمیش دیسان و هەردەستی بۆ بات وێ دەری بێنە دوو پشکەکە هەر پێوەیە جا ئیتر خەڵکیڵێن بۆچی واکەی ئەوە تاو پێتەوەیە ئەڵێ وەک بڵێ من سروشتی خۆم جێبەجێیەکەم ئەبیش سروشتی خۆی جێبەجێیەکە یعنی بینی لێرە و پیرەژنە ئەکرێ ژیان لە دەست بات بەهۆی کردداری بەهۆی ئەو کردار و هیچ پاداشتێک یاخود سوودێکیش پێ ناگەیەنرێ یعنی بینی پەیوەندی دوو پشکێک بۆ مرۆڤ ئەو یاسا و تێڕوانینانی باسم کە نایانگرێت و جا بۆیە ئەلترویزم یعنی ئێسەوەکو کێشەیەکی زەقماوەتۆ لە ڕووی ئەو تەفسیرانی کە پەرسەندنەی کا بۆ ئەخلاق بە هەر حاڵ بابینە سەر کۆتایی باسەکە کە ویش تێڕوانینی ئەشاعیرەیە ئایا باوە دامنین با بڵین پەرسەندنی سایکۆلۆژی ئەتوانێت ڕەفتارەکان و ئەوەی کە ئێمە پێڵین کردداری ئەخلاقی هەمووی ڕوون بکاتەوە ئایا ئەو مانای ئەوەیە کە ینی کێشەیەک دروست بێ بۆ چەمکە دینیەکە کە بە شتێکڵی نەخلاقی یاخودنا لێرە باز لە تێڕوانینی ئەشاعیرەکەم کە پێمە یان تێڕوانی سونە بەگشتی وایە بەس لێرە تەرکیزەکەکەینە سەر ئەشاعیرە بە پرسیاری دەست پێکەین ئایا کەوا بوو ئەخلاق هیچ زمینێکی دەرەکی هەیە یعنی وەک بڵێ کرۆکێکی یاخود جەوهرێکی سربەخۆی هەیە لە دەروی جیهانی سروشتی یاخود نا بەپێی تێڕوانی ئەشاعیرە تاعم بووی بە شتێک بڵین ئەخلاقیە بێ باشەیەک ئەنجام بین
واتە بێمە لە بابەتی ئەخلاقا باش و خراپە بێنینە پێش چاوی خۆمان. ئایا باش و خراپە هەیە؟ لە تێڕوانینی ئەشاعیرە توانین بڵین باشە و خراپە بە دوو شێوە پێگەین. یەکێکیان بریتێ لە عەقڵ، بۆ نمونە کاتێک من دەست بۆ ئاگرە بم دەستمە سووتێت کەواتە ئەزانم دەستبردن بۆ ئاگر خراپە، دووبارەی ناکەمەوە. ئەمەیان کە عەقڵ پێی ئەگا پێم وابێ ئەو با بڵێن بۆ ئەو باشەیە و خراپەیە نییە کە ئێمە مەبەسمانە، بەڵکو بۆ باشە و خراپەی بۆ نمونە مرۆڤێک مەکوژیت یاخود دزی نەکەیت یان درۆ نەکەیت، مەبەسمان لێ ئەمەیە. جا کەوا بوو جۆرەکەی تریان لە ئەشاعیرە دیاریکردنی باشە بە وحیە یاخود باشە و خراپە بە وحی. چۆن بە وحی؟ سێ خاڵێتە پێشەوە. یەکەم شت لە پێش وحی یاخود لە نەبوونی وحی مرۆڤەکان هیچ تەکلیفێکی ئەخلاقییان لەسەر نییە. دووەم لە دەرەوەی وحی هیچ ستانداردێکی بابەتی ئەخلاقی بوونی نییە، واتە لێرەیە تێڕوانین ئەشاعیرە و پەرسەندنی سایکۆلۆجی یەکەگرێ. لە پەرسەندنی سایکۆلۆجیە ئەخلاق هیچ با بڵێن بوونێکی بابەتیانە ئۆبجێکتیڤانەی نییە باشە، بەڵکو تەنها دروست بووە بەهۆی ئەو پەستانانەی کە لە مێژووی پەرسەندنە کەوتووەتە سەرمان. ئەشاعیرەش بە هەمان شێواڵێ هیچ ستانداردێکی بابەتی بوونی ئەخلاقی بوونی نییە. ئەگەینە خاڵی سێ، لە خاڵی سێشا کاتێک ماسەلەن لە نێو وحیە شتێکمان هەیە مەسەڵەن خوا گەوراڵێەوە خراپە، لەبەر ئەوە خراپەکە خوا گەورە خۆی ئەڵێەوە خراپە، نەوەکە شتە هەر خۆی وەک بڵێ تایبەتمەندێکی جەوهەری هەبێ کە خراپە. کەوا بوو یعنی پەرسەندنی سایکۆلۆژی ئەگەر با بڵێن ئەخلاق بێمانا بکات، چەمکی ئەخلاق بڵێ وەهمێکە، هیچ کێشەیەک دروست نابێت بۆ تێڕوانینە تێڕوانینی ئەشاعیرە، چونکە من پێم وایە چ شتێک خراپە و باشە چ شتێک ئەخلاقی و ئەخلاقی نییە کەوتووەتە سەر وحی، نەوەک جیهانێکی سروشتی یاخود ئەخلاق بە شێوەیەکی سەر بەخۆیانە هەبێ. بۆ نمونە یعنی سەی ئیمامی غەزالی نمونەش هەیە کە واتە لێرەیە توانین بڵین ئەخلاق ڕێژەیانەیە. بۆ نمونە ئیمامی غەزالی ئەڵێ درۆکردن هەرچەندە درۆکردن ما بڵین بە شێوەی گشتی لە ئیسلام حرامە، بەڵام کاتێک بۆ سوودێک بێ، بۆ نمونە دوو گروپ شاڕیانە ئەتوانی بۆ هێو درۆی ئاشتیان کەیت، واتە لە پێناو چاکەیەکە درۆ بکەیت ئەو کاتە ڕێگە پێدراوە. یاخود بۆ نمونە لە ئیسلامە بۆ نمونە شەراب خواردنەوە کردارێکی نائەخلاقیە، ئەمما لە دەروی وحی لە دەروی ئیسلام بۆ کەسێکی ناموسڵمان هیچ ئەخلاقی باڵی بابەتێکی نائەخلاقی نییە. کەوا بوو ئیمامی غەزالی ئەمانەوەکو نمونە هێنێتەوە کە ئەخلاق بابەتێکی سەبجەکتیڤانەیە ڕێژەیانەیە نەوەکو بابەتی بێت ئۆبجێکتیڤ بێ. جا بە کورتەی باسەکە ئەوەیە پەرسەندنی سایکۆلۆجی یعنی ئەگەر بێت و بتوانێت زاڵ بێ بەسەر هەموو ئەو بربەستانەی کە تووشی بووە و بتوانێت تەفسیرێکی بەهێز پێشکەشکا بۆچی کە با بڵێن مرۆڤ ڕەفتارێکی دیاریکراوی هەیە، بۆچی با بڵێن شتانێکمان لە ئەخلاقی شتانێکمان لە ئەخلاقی نییە، ئەو هیچ کێشەیەک دروست ناکات بۆ با بڵێن تێڕوانینی ئەشاعیرە، چونکە لە تێڕوانینی ئەشاعیرە و پێما بێ سونەش بەگشتی کاتێک خوای گەورە ئەڵێ شتێک مەکەن خراپە ئەوە نائەخلاقیە لای ئێمە، کاتێک لە شتێک بکەن باشە ئەوە ئەخلاقیە لای ئێمە، نەوەک شتێک بێت لە دەرەوەی بوونی وحی. ئەو ئەم تێڕوانینەش با بڵێن لە ئەدەبیاتی زانستیە پێوترێ دیڤاین کۆماند، واتە فەرمانی ئیلاهی، واتاوی خوا فەرمانی پێ بکات باشە بۆ باشە، کەوتی خراپە ئەو خراپە، نەک لە بەروی شتەکان خۆیان باش و خراپن، بەڵکو لەبەری خوا فەرمانیان پێکا. جا هیوادارم ڕوون ببێتەوە کە بۆچی پەرسەندنی سایکۆلۆجی و با بڵێن لایەنی ئەخلاقی لە نێو شۆرچەوی پەرسەندنا هیچ کێشەیەک دروست ناکات بۆ چەمکە دینیەکە. ئینشاڵڵا سوود لەو سەرچاوانە وەربگرن. سەرچاوی سێمیانە و توێژینەوەیە کە لە دژی با بڵێن پەرسەندنی سایکۆلۆجی ئامادەکراوە، شتێکی باشە بیخوێنەوە و ئینشاڵڵا تا ئەڵقەی داهاتووتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێ.